يعني شوف، يعني أحمد، شوف أحمد شلون متواضع، كان تواضع، كان مثقف، يعني مثقفة بس خاكي يعني قولي، يعني مغرور نية أحمد، يعني بس حسدك دانشتي لزمين. چیانە جێژنەت پیرۆستی چیانە ڕاوشتان زووە مەلەکی یەکی دەراوە ئەنێ تا سبێنێ خۆمان کردین دەستبینی دابستبینی ئەجا بێمە ماری پێکدینەوە تەرتیب دەکەین جێژنانەکە بە گەرم و گوڕ بە قوربان بە ماچ و گورچ ئەمە بوارینە دەسە چۆکان ئەڵڵا برا بژی برا من جوش خۆش لەگە ئەمەی برام لە بازار خۆش ڕقی جارێکی لەگۆ برا ئەمە دەوم پڕ ئەو نەکەی ڕقی جارێکی لەگۆ هاوڕێیان ئەوەش قەرات بووم ڕقی بەدوو نەبی کەس نازانی ئارێ لە ڕقیب نەبیتن کەس نازانیەوە قەراتە هاوڕێیان ئەوەش قەرات ڕقی نەبی کەس نازانی یاسر خۆش لەگە برای خۆم بارانش زۆر خۆش ماشەڵڵا ماشەڵڵا لەناو ڕەمەزانە لەناو عەرەفەتینا ئەو بارانە خۆشە ڕەمەزانش خۆش لەخوا نەتێنی قبول بێ ئینشاءڵڵا چیوە؟ جوانە؟ نا پێلۆ جوانە لۆ دەبێت جوانە یان بەس عەزڵی پێم جوانە؟ جوانە کاکە جوانە پیرۆز بکڕە لۆ دەکڕم ئای ژیان ئای بخۆ یەک دلیکانە ئای خواردنە خەفەتان 5-0 لێ مردەوە جەماعەت ئارێ وەڵ مامە ئێستا سڕێ چییە؟ ئێستا سڕێ چییە؟ سڕێ چییە؟ پاش ئەو سناپی وەرنەوە لامان بۆ ڕەسمە هێش دیە سلام خۆشەویستان ئەو کاتم کاتێکتان باش من بە عینەگەوە لەگەڵ کاک ڕۆزی زۆر خۆشەویست جۆکەی ئەو ڕۆز زۆر ناسکە زۆر عێدزە ها لەوانێر تۆزش کە بگریە و نەگریە یەک هەوری ناشینەیە کاک ڕۆز بەبزام لەولا لە هەندە جیان بارانە لە هەولێری وڵام زای خۆشێتە بەعەقی خوای ئەوە چ بکەین ئەسن مبارەکەت پێ دەکەت بە خۆت خودایە ئەو زای پێکەن تەواو ئەخر ڕۆژە ڕەمەزانیش بوو خوا نوێژ و ڕۆژی و تاعەتی هەموو لایەشە قبوڵ کردبی ئینشاءڵڵا ئەوەی کردی بردی ئەوەی نەشی کردەوە تێچوو خوا لە هەمومان خۆش بی لە گوناحی هەموو لایەشە خۆش بی ئینشاءڵڵا جێژنەکی خۆش دەبی سەفەرێکی خۆشمان لە پێشە لەگە کاکە ڕۆز و میران و جەماعەت لایک مامە ڕۆز